لە 5 ساڵیەوە دەکەم بەڵام لە 6 ساڵیەوە دەستم بە پازدانی ئەسپ کرد هەتا خۆسەکە تەمەنم 11 ساڵە 16 پتوڵم بەشداری کردووە. هەلا پێشبڕکێکەی بازدانی ئەسپ لە ناو یانە ئەسپ سواری هەولێر کە بەڕێوە چوو ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە ئەلبەتە بەشێک لەو بەشداربووانە خێزانەکانیان ئامادە بوونە دایکیان بێ خوشکەکانیان بێ یاخود براو باوکیان بێ بەڵام ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە کە ئەم بەشداروە بوو ئەم بەشدار بوو کە سۆزیار خان بوو کە لەگەڵیشیدا برایەکی کە زۆر پاڵپشتی دەکرد هاندانێکی وهای ئەکرد کە وای کرد کە پلەی سێمی بەدەست بێنێتن جا ئەچمە لای برایەکەی سەرەتا دواتر قسە لەگەڵ ئەوە کەم زانم پشگیری برا بۆ خوشکەکەی بە گشتی لە هەر بوارێک تا چەند گرینگە. سڵاوت لێبێ کاک سوهەیب. پێم بڵێ من تۆم زۆر بە حەماسەوە دیت کە پشگیری سۆزیار خان تەکرد تا چەند گرینگە پشگیری برا بۆ خوشکەکەی لە هەر بوارێکدا بێتن بە گشتی. سەرەتا بە خیراتین زەنامتان دەکەین دەستخۆشتانی دەکەین بەنسبەت پشگیریکردنی منداڵ لەو تەمەنەی زۆر پێویستە کە بزانی ئەوزە خوشکت بی مەسەلەن برات بی یان منداڵی خۆت بیتن ئەمن سۆزیار خوشکمە ینی ئیکسکەی ماڵشمانە زۆر پشگیری دەکەین خۆشە ئینسان بزانی کە منداڵەکەی کە لە ماڵێت ستم و حەچی هەیە یعنی ئێستا بەعام ئێستا ینی خەڵک زۆر ینی منداڵەکەی ئەو هادەکات دەری بڵە ئایپاتم دەوێت یان زۆر شتێدی و خولیای گرنگی بە حەزەکانی نادە زیاتر مەسەڵەن خولیاکەی سەر ئایپات و یان زۆر شتێدی سۆزیار بەڕاستی لە تەمەنێکی زۆر گچکە تەمەن 11 ساڵە ئەم لە 6 ساڵی هینامە ناو خولیای ئەسپ سواری و تۆ وات کرد بێتە ناو ئەسپ سواری کاریگەری بەخوای یەکەم شت چکە خودی ئینسانەکە زۆر مهمە بەخۆی خولیای هەبوو زۆر حەزی نەک لە ئەسپ سواری بەعام ینی حەزی مەسەلەن حیوانات و مەعدەوەی مەلەوانێکی زۆر چاچیشە حەزی لەو بوارەش هەبوو بەڕاستی سەبر لێم ڕاهینا لە تقریبا 6 ساڵ و نی و 7 ساڵ ئەوها دەبوو لە بتوڵی ینی فێرم کردو کە بەشداری کردووانە لە تەمەنێکی زۆر گچکەدا زۆر گچکە بوو لە ئێکس بەشداری کرد ئێکسی پێ دەڵێن ئەو بتوڵی پازدانی ئێکس ئێستاش ئەوڕۆ چەندەم و پلەی چەندەم بەدەستێنێت ئاستێک بەشداری کرد ئەوڕۆ لە 80 سانتیمی بەشدار بوو پلەی سێمیشی بەدەستێنە پێم وایە بەشێکی ئەو بەدەستینانە بۆ تۆ گەڕاوە زۆر بە حەماسەوە ئەکید چکە سەرکەوتنی مەتاوەکول لە دەرەوە ئەکید سەرکەوتنی ئێمەیە ئەمە هەموو کات لە پشتینە کولیاکەی ومان هاقستە ینی کلیتمانە سەر ئەوەی کە ئەسپ سواری هیچ خوێندنەکە ئەو پێش هەموو شتەکە خوێندن و ئەوزە پاشان خولیاکەی بە ئایپاتی نەمانە قسە ئایپات و سۆشیال میدیا و تیکتۆک و نازانم برایەکی زۆر باشی بۆ سەلامەتی زۆر سپاس سەلامەتی زۆر سپاس بابێ مەلای تو پیرۆزە سەرەتا سۆزیار خان انشاءالله هەمیشە سەرکەوتوبی ببینیم لە ئاستی بەرزتر تا چەند پێت خۆش بەمڕۆ خێزانەکەت ئامادە بوون و بە تایبەت کاکە سوهەیب کە زۆر پاڵپشتی تۆ پێشەمە شتێک بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم ئەوە زۆر لۆ من زۆر گرینگە وەکو هاندانێک وەکو جمهورێک لۆ من کە عائیلەکەم لە پشتمە زۆر باشە ئەدی من بینیم کە کاکە سوهەیب زۆر سەپۆرتی توی دەکرد زۆر ڕاهێنانی پێدەوتی ینی بۆ تو چی هەستێک بوو کەمە لۆ من هەموو هەستێکە لە بۆری ئەوان پشگیری منیان کردێکە ئەو خولیایی ئەمن هەیتم یارمەتی منیاندا هەردەم لە پشتم بوونە هەر شتێکم بووە پێویستیان لۆ کردمە. زۆر باشە چەند ساڵە تۆ کاری ئەنی ئەسپ سواریەک ئەمن لە 5 ساڵیەوە دەکەم بەڵام لە 6 ساڵیەوە دەستم بە پازدانی ئەسپ کرد هەتا خۆسەکە تەمەنم 11 ساڵە 16 پتوڵم بەشداری کردووە. چەند نازناوت بەدەستێنا 14 نازناوم بەدەستینا ئەمڕۆژ بۆ 15ەوە انشاءالله سەرکەوتووەبی لێرەوەچی بە دایک و خوشک و براکەت بە تایبەت کاکە سوهەیب چیان دڵم دەستخۆشیان لێ دەکەم کە ئەوەندە پشگیری من بوونە زۆر سوپاسیان دەکەم. هیوایەتت هەیە یاخود حەزەکەی لە داهاتوودا ببی یاریزانێکی نێودەوڵەتی بەناوبانگ زۆر ئاوات دەکەم کە بمە کاپتن تاوەکو یاریزان لە بندستی خۆت فێرکەم. باشە تۆ ئەسپی تایبەتی خۆت هەیە یاخود نا ئەسپی تایبەتی خۆم نییە حەزەکەی مەشت هەبێ یان لە داهات ئینشاءالله.